ڕوبەری گشتی پاکراو لە هەرێمی کوردستان لە مین و مەترسیەکانی تەقەمەنی پاشماوەی جەنگی 627,049 مەترە مەتر دووجا. ژمارەی مینی لە ناوبراو 2008 مین لە ناوبراوە. مینی لەوانە لەو ژمارەیە 1928 مینی دژە کەسی بووە، 8 مینی دژە تانک بووە. ژمارەی چێلگەی مینی پاکراو 23 چێلگەی مین پاکراوەتەوە. ژمارەی چێلگەی مین ژمارەی شەڕگا واتە چێلگەی مین نییە بەڵام جێگای شەڕ بووە، جێگای شەڕ و پێکدادان بووە، 7 شەڕگە پاک کراوەتەوە.